ئەمە ژیانی ڕۆژانەی خەڵکیم کەمپەیە. خەڵکێک لە نێوان دوو دۆزەخدا ماونەتەوە. دۆزەخی گەڕانەوە کە دەیان باتە ژیانێکی پڕ لە نادیار و دۆزەخی کەمپیش کە بۆ خۆی پڕە لە بێئومێدی. فقدت خويا بالموصل. لە مووسڵ براکەم لە دەستا ئەوە لەلایەن سوپاوە دەستگی کراوە تا ئێستا کەس چارە نووسی نازانێت. ئێستا ئێمە نابێرین بگەڕینەوە. ترسمان لە سوپا هەیە و لە هەمان کاتدا ترسمان لە گەڕانەوەی داعشیش هەیە. لە مووسڵ هیچ کار و کەسابەتێک نییە. من مێردەکەم کوژرا و منداڵەکانم بچووکن. ماڵم وێران بووە. ئێمە لە 16 نیسانی 2016ەوە لە کەم دەژین، بەڵام پێمان وایە جارێ مووسڵ بۆ ژیان نەشیاوە. سەرەتای ئەمساڵ هەموو لایەنەکان گرەویان لەسەر گەڕانەوەی ئاوارەکان دەکرد، بەڵام دەرەنجامی گرەوەکان پێچەوانە بوون. بە جۆرە ئێستا گەڕانەوە بۆ کەم دەستی پێکردوتەوە و ڕۆژ نییە چەندین خێزان شار و ماڵی خۆیان جێنێڵن. کەمەترسی لەسەر ژیانیان هەیە. دووەم ئەوەیە کەمی خزمەت گوزاری کە لە مووسڵ نییە، ئیش و کار و کاسبیان بەدەست ناکەویت. سێەم بەڕێی من ئەوانە زۆر تەرکیز لەسەر ئەوەی دەکەن کە هیچ داهاتێکیان لە دەست نییە کە خۆیان پێ بژین لە مووسڵ و کرێخانەکانیان پێ بدرێت. بۆیە ئێستا ڕۆژانە تقریبان نزیکەی 40 عایلە ڕۆژانە دەگەڕێتەوە کەمپەکانی ئێمە. دەتوانم بڵێمە تو لە سەرەتای ساڵی 2019 تاکو ئێستا سەروی 550 خێزانمان وەرگرتیە لە کەمپەکانی خۆمان. ئێستاش بەردەوامین خودی ئەو ڕۆژ خەڵک بۆ کەمپەکانی ئێمە دووبارە هاتنە ناو کەمپی. بەشێکی هۆکارەکانی پاشەکشەی دۆخی مووسڵ وابەستێ و ڕووداوانەیە کە لە چەند مانگی ڕابردوودا لە پارێزگای نینەوە بەگشتی و شارەکە بە تایبەتی ڕوویاندا. بە جۆرێک تەنانەت یەکەی داری شارەکەش کێشەکە بە ئاڵۆز وەسف دەکا. کێشەی زۆر ئاڵۆسان کە بوونەتە هۆی نەهێشتنی متمانە و نەگەڕانەوەی ئاوارەکان. گەڕانەوەی ئاوارە پرسێکە تەنیا بە من ناکرێت چارەسەر بکرێت، بەڵکو پێویستە فەرمانگەکانی دیکەی دەوڵەت و سوپا و ئەنجومەنی پارێزگا و بەغداش هاوکار بن. بەشێکی پرسەکە ئابووری و بەشەکەی دیکە ئەم نییە. لە هۆیەکانی کەوتنی مووسڵ بەدەستی داعش خراپی دۆخی ئابووری و مامەڵەی خراپی سوپا و بەشێک لە هێزانامنیەکان بوو. ئێستا کە مووسڵ دەوترێ خۆناغی داعشی تێپەڕاندووە، کێشەکانی ماونەتەوە و ناشزانرێ لە دەرەنجامدا ئەوە چارەسەرە ڕوودەکاتە شارەکە یاخود کارە ساتێک هاوشێوەی هاتنی داعش. بڵێسە شاوەی کوردستان 24 مووسڵ.